لە هەموو کۆمەلگایەکە بێگومان لە ئەنجامی بیر و بۆچوون و ئایدۆلۆژیا و فکری جیاوازە ململانی سیاسی هەیە لە ناو کۆمەلگایە ئەمە تا ئەم شوێنە شتێکی سروشتیە بەڵام ئەمی کە لەهەرێمی کوردستانە ئەگوزارێت ململانیەکان لە بینی دەسەڵات و لە بینی هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە بینی دەسەڵات و لە بینی خەڵک بە شێوەیەکی گشتی خەڵکی ئازادی خواست خەڵکی ناڕازی لە هەرێمی کوردستانە خەریکە عقارێکی نایاسایی عقارێکی نادیموکراتی وەرەگرێ بەوەی یەکەم لە ڕێی یاساوە ئەیانوێ جۆرێک لە کۆنتترۆلی میدیا بکرێ دووش ئەو یاسا بەرکارانشی کە هەیە هەندێک جار پێشێ دەکرێت بۆ نمونە بەپی یاسا لە هەرێمی کوردستان حەقی خۆپیشاندان مافە حەقی ڕادەربڕین و نووسین مافە حەقی گرتبوونەوە مافە کەس ئەبینی لە سلێمانی لە هەولێر لە دووەک لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان لە قەزا و ناحیەکان کە کاتێک گرتبوونەوەیەکرێ سێرەکەی پێشێلکاری ئەکرێ هەندێک جار پێشێلکارەکە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و کارمەندانی کەناڵەکانە هەندێک جار بەرامبەر بە کەسی خۆپیشاندەرە کە هاتووە بیرروڕای خۆی دەرببڕێ بۆیە ئازادی بیرروڕا دەربڕین و کاری میدیایی بەشێکە لە جاڕامی گردردونی مافەکانی مرۆڤ و پێویستە دامودەستگاکانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان پابەت بن و ڕەچاوی بارودۆخەکە بکەن بەس بەداخەوانێ ئەبینی بەڕەخمی نیسبەتێک لە جیاوازی مامەڵەکردن لە بینی پارێزگای و پارێزگای نیسبەتێکی دیاری کراوە زۆر نییە بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە پێشێلکاری هەیە ڕێگری لە خۆپیشاندارەکرێ ڕێگری لە گرتبوونەوە ئەکرێ ڕێگری لە میدیاکان ئەکرێ لێدان و تەوهین و سوکایەتی بە خەڵکەکرێ ئەمە سەر ئەبا بۆ ئەوەی هەستەکەی کە دەسەڵات لە هەرێمی کوردستان جۆرە لە پاشەکشی ئەو نەریت و یاسا و ڕێسایانشکە لەمە پێشتر هەبووە جۆرە لە پاشەکشەی کردووە ئەمە بێگومان دەرەنجامی ئەوەیە کە ئەمانەیانوێ زیاتر قۆرخی دەسەڵاتەکە بکەن قۆرخی فەزای سیاسی بکەن بۆ ئەوی خەڵک ناتوانێت ڕوبەڕوێتەوە لەبەرەوەی ئەم حکوومەتە لە ئەزمایە لە ئەزمەیەکی سیاسی و اقتصادیایە و خەڵکیش بە شێوەیەکی گشتی بەدەر لە حیزبەکان و بەشێکیشی لە ناو حیزبە سیاسیەکانە بەتەوە جووی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ناڕازین لە مەیدانن ناڕزایەتی لە ناو پەرلەمانی بەرامبەر دەسەڵاتە ناڕزایەتی لە ناو دامودەستگاکانی حکوومەتە بە سەدان هزار مۆزەف و فەرمانبەر و موچەخۆر و خانشین ناڕازین لەم ئیدارەیە و لەم حکوومەتە و بە هەزاران ئازادی خوازدەیان گروپی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ئێستا لە بەرامبەر بە ئەوایە کە ڕوبەڕووی تونند و توژێنە بین لەبەر دەسەڵاتەوانێ حقیقەتەن ئەمە کاریگەریی خراپی لەسەر ئەزمونونەکە ئەبێ ئەوەی کە پێوتری ئەزمموی هەرێمی کوردستان بە بڕای من لەسەر ئاستی مجتەمع شتێکەوە لەسەر ئاستی هێزە ئۆپۆزیسیۆنەکان شتێکی تر لەسەر ئاستی هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەندێک چالاکی هاوبەش لە ناو پەرلەمان هەبووە من شایەتم بەوەی کە بەیانی هاوبەش لە نێوانی هەر چوار فراکسیۆنی ئازادی و کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ هەبووە هەندێک جار دوو یا سێسێ هەبووە هەندێک جار ئەم فراکسیۆنانە و چەندین ئەندام پەرلەمانی لایەنەکانی تریش وەکو پەرلەمانتار هاتوون لەسەر پرۆژەیەکی معەن لەسەر بڕیارێکی معەن بە هاوبەشی کاریان کردووە بەڵام لەسەر ئاستی مجتەمع هەتا ئێستا خەڵکێک ڕیزەکە بە تەواوەتی دروست نەبووە ئەبینی خۆپیشاندانەکان ناڕزایەتەکان بەشێکی لە کاتی نەدانی موچایە بەشێکی کە موچەکە ئەدرێ گردبوونەوە ناڕزایەتی لەسەر دەستێوەردانەکانی هەرێمایەتیە ئەبینی خەڵکێک نایە بۆ ئەمە پشتیوانی بکە خەڵکێکی تریش لەم بوارە نایە پشتیوانی لە قەزای موچەخۆران بۆیە یەکێک لە گرفتەکانی سەرنەکەوتنی و ڕوبەڕوو سەرنەکەوتنی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتدارەتی ئەوەیە کە هێشتا هێزی جەماوەری بە باشی خۆی ڕێک نەخستووە و بە باشی بە یەک ئاراستە کار ناکە یەکێک تەمانەمە یەکێکە سەبەبی زۆرە سەبەکەوێت کە دەسەڵات ڕێگریەکە کێشە دروستەکە چاوسورکردنەوەی لە دام و دەستگاکانە هەموو ئەم مشاکلانەی پێویست ناکە بچینە تەفاسیلەکەیەوە بەڵامیکێ لە هۆکارەکانی ئەوەیە بۆیە بە بڕوای من یەکێک لە ڕێگە چارەسارەکانەوەی کە چۆن خەڵک یەک خیتاب بێ یەک ڕیز بێ قسە لەسەر ئەسلی کێشەکان بکە مەسەلەی موچە دەرەنجامە یعنی دەرەنجامی سیاسەتێکە بێت تۆ قسە لەسەر سیاسەتی ئابووری ئەم هەرێمە بکەیت کە سیاسەتێکی ڕێعیە کە تاکە سەرچاوەیە کە شەفاف نییە کە چاکسازی نهاتۆتە بواری داهاتە ئەساسیەکانی ئەم کۆمەلگایەوە چاکسازی تیا بکرێ هەنی ئەمانە کێشەی ئەساسی بە بڕای مە لە هەرێمی کوردستانە ئەم پێشێلکاری دەستگیرکردنی چالاکوانانی سیاسی یا چالاکوانانی مەدەنی بەردەوام بوو بە درێژایی چەند ساڵی ڕابردوو ئەم جمو جۆڵانەیە ئەمە ژەچێتە خانەی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە وەکو پێویست ئازادی
بەرجەستە نەکردووە لە ژیانی ڕۆژانە ئەگەر لە یاسا و ڕێساکانی شەهابوو بێ بەڵام بەرجەست بە واقعی لە ناو کۆمەلگا بەرجەستەی نەکردووە لە ئەنجامی بەشێکی خلافە لەسەر مەسائلی فکری و سیاسی و بەشێکی پەیوەندی بۆ یەکیانە دەسەڵاتدارەتی خۆرەخ بکەن ڕێگە نەدەن ینی بینیمان لە ماوەی ڕابردووە لە حیزبی زەحمەتکێشان لە حیزبی شوعی لە ئاسی سەرکردایەتیانە لەسەر خۆپیشاندان کە دژی دەوڵەتی تورکیا لە شیکیشە بوو ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێ کادیرەکانیان گیرا لە چەند ڕۆژی ڕابردووکو بە ڕێزت باسکەیت کۆمەڵە چالاکوانی تری تەفگەر گیرەوە ئەمانە پێویستە هەر جموجۆڵە کە دەوڵەت و لایانی پەیوەندیدارەکانە سەر بنەمای یاسابیکە بڕوای ئێمەوە جموجۆڵی سیاسی لە هەرێمی کوردستانە بە پێی یاسا قەدەغەنیە بە پێی یاسا ئەبێ بەرجەستە بکرێ ئەبێ بواری بۆ بڕەخسێندێ ئەمانە هەمووی چێتە خانەی قۆرخکاریەوە ئەچێتە خانەی نادیموکراتیەتەوانەیە بۆیە پێویستە هەموو لایەنەکانمان هەوڵ بدەین ئەم پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە قوتارکەین ڕزگاریکەین لە مەسەلەی تاگڕەوی ڕزگاریکەین لە مەسەلەی پێشێلکردنی ئازادی تاک ئازادی ڕێکخراوە سیاسیەکان کە ئیشی خۆیان بکەن.